ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕۆڵی هەبووە لە چارەسەرکردنی کێشەکان و گەیاندنی کێشەکان بە بەغداد. لەگەڵ هەر گەیاندنی یەکێک لەو کێشانە بە بەغداد لە دوای هاتنەوەی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان و دواوی کێشەکان گەیاندراونەتە بەغداد بە خۆشحاڵی و کێشەکان چارەسەر کراوە. کەواتە دەتوانین بڵێن ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد ماوەی خۆشگوزەرانی هاوڵاتیانە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ماوەی کارکردنی و لە ئەزمموی چەندی ساڵیدا سەلمێنەری ئەوە بووکە بەهێزبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان واتە خۆشگوزەرانی هاوڵاتیان و ماوەی چارەسەرکردنی کێشەکانیانە. بەڵێ سانا لە ماوەی ڕابردووشدا چ خودی سەرۆک بافڵ چ کاقوبات جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام ڕۆڵی کاریگەریان بووە سەردانی بەغایان کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغا تەنانەت چارەسەرکردنی موچەشکە ئەمە ئەگەڕێت و بۆی کە کاک باڤڵ بەردەوام لەگەڵ سەرکردەی لایەنە سیاسەکان لە عێراق کۆبێتەوە هەروە خودی کاقوبات کە هەوڵە دیبلۆماسیەکانیان لەو بارەوە بەردەوام بووە. بەڵێ جایمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە و لەم کاتە هەستیارە تا دەچینە لای میوانەکەمان شوان شێخە کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لە کەڵبانە. کاک شوان سڵاو لێ بێ و بەیانیت باش. دەمەوە بۆەوە دەست پێ بکەم. باڤڵ جەڵات ساڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ لە کەرنەڤاڵێکی جەماوەریدا کە کردی بۆ ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد، زۆر بابەتی گرنگی باس کرد. بەڵام بە تایبەتی باسی لەوە کرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام کار بۆ خەڵک دەکات. ئامانجیان ئەوەیە کە خزمەت بە تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بکەن و سەقامگیری و ئارامی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەتی بێن. پێ دوایە ئەمە ئەو کارێک کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت بیکات و هیچ لایەنەکانی تر ناتوانن ئەو کارانە بکەن بۆ هەرێمی کوردستان. سلااو ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی ئازیز بۆ بینەرانی کورسات بەر لەوەی بچین لەسەر پرسیاری بابەتەکەی ئێوە دیارە لە مێژووی نوێی عێراقا بە تایبەتی لە فترەی دژایەتیکردنی ڕژێمی دیکتاتۆری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵە پشکەشێرەکەی بەرەکەوێت لە هەم لە خەباتی نهێنیە هەم لە خەباتی دواتریشە کە لە ئۆپۆزیسیۆنی عێراقی ڕۆڵێکی ئارا جێڕێ لە 20 ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر کارای جێڕا لە بنیاتنانی عێراقی نوێ لە ڕێگەی ئەو تیمەی هەمیشە لە هەرێمی کوردستان دوو ڕەوت هەبووە یان دوو ئاراستا هەبووە. ئاراستەیەکیان بە ئامانجی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و سیاسەتێکی نەرم کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشڕەویە کە هەتا ئێستاش لەگەڵدابی یەکێتی پێی وایە قوڵای استراتیژی و چارەسەری پرسی کورد لە باشووری کوردستان وابەستەیە بە ناوەند و بە تایبەتی بە بەغدا. بابەتێکی تریش ڕەوتێکی تر لە هەرێمی کوردستان هەمیشە ئستفزاز بۆ ناوەند دروستەکە هەمیشەوە ئەکاگرێ کوێرەی نێوان هەرێم و ناوەندیان ئەو گاپەی لە نێوان هەرێم و ناوەند هەیە ئەو گاپە زیاتر بێت ئەمەش بێگومان کۆمەڵانی خەڵکی کوردستان زەرمەندی یەکە من دیارە ئەوەی لە ماوەی ڕابردوو ڕوویدا بە تایبەتی لە دوێنێ لە پەیامەکەی سەرۆک بافڵ بەڕوونی دیارە کە ئاماژەی بەوە کرد سیاسەتی یەکێتی لە هێڵە گشتیەکاندا ڕوونی کردووە بێگومان ئەو پەیوەندیە ڕاستەقینێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو هێڵە نیشتیمانێتەوەیە کە جەنابی مامجەلادا ڕشتووە ئەو پەیوەندی کە لەگەڵ پێکاتەکان لە بەغدا هەیە بێگومان قازانجی زۆر بۆ کوردە بێت و کە لە ماوەی ڕابردووشدا ئەوە تاقی کراوەتەوە بە تایبەتی پێش 2014 بێگومان کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کاتەدا لە خۆشگوزەرانی ژیاون. دیارە زۆرترین هەوڵی دیبلۆماسی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەبینین سەرۆک بافڵ هەر کاتێک ڕووی لە بەغدا کرد بێ کاقوبات تیمی مەکتەبی سیاسی وەفدی یەکێتی هەموو ئەو وەفدانەی کە هەنکە سەردانی ناوەندیان کردبێ بێگومان سەردانەکانیان ئیجابی بووە بەلایەنی باشە شکاوەتەوە. لە ماوەی ڕابردووش ئەگەر دیقەت بدەین ئەو تیمەی یەکێتی لە حکوومەتی ناوەند لە دەسەڵاتی ناوەندیان لە پەرلەمان باشترین تیم بووە بە شاهیدی هەموو خەڵکێک. لە 20 ساڵی ڕابردوو هیچ بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوەند تێوە نەگراوە لەسەر گەندەڵی و متمانەی لێوەربگیرێتەوە. پێچەوانە هێزی سیاسی تر هەیە ڕەنگە زۆر کەیسی جیاوازیان هەبێت و لە بەرچاوی میدیاکان و لە پەرلەمانی ئەنجومەن نیشتیمانی عێراق متمانیان لێوەرگیراوەتەوە. بۆیە ئەو نەخشە ڕێگەی کە جەنابی مامجەلال لە دوای 2003 لە عێراقی نوێ بنیاتینا ئێستا سەرۆک بافڵ و مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی بەم ئاراستەیە ئەڕوا بێگومان ئەوەش بە قازانجی هەرێمی کوردستان و 2000 لەژێر سایدا کۆمەڵانی خەڵکی کوردستان حەسێنەوە. بەڵێ باشە کاک شوان یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک بافڵ بەردەوام تەئکید لەوە ئەکەنەوە کە پێویستە لە بەغدادەوە کار بۆ بەدێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکرێت چارەسەرکردنی دۆسیەی نەوت بێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت. پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرگە لایەنەکانی تریش هاوکار و پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بن بۆ ئەوەی لە بەغدادەوە
مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دابین بکرێت. بەڵێ. پێگومان شەڕی ئێمە شەڕێکی دەستوریە ئەتوانین لەو ڕێوەزامنی سەرکەوتنی هەموو ئەو مافانەمان بکەین. بەداخەوە ئەو قەیرانە دارایی وای کردووە کە خەڵکی کوردستان یان سیاسیەکان زیاتر جەخت لە سەلایەنە مادیەکە بکەنەوە کە پەیوەندیدارە بە ژیانی ڕۆژانە قوتی خەڵکەوە، بەڵام ئێمە لایەنێکی تر چەند ساڵی ڕابردوو بەداخەوە فەرامۆشکراوە بابەتە قەومیەکەیە کە ئێمە زامنی ئەوە لە دوای 2023 و بزات لە 2009 یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵ و پشکەشێرەکەی بەرەکەوێت لە داڕشتنی دەستورێکی گەلپەسەند لە عێراقا کە هەرێمی کوردستان شەو کاتا بەشداری تێدا کردو لە ناوی شێت جەنابی مام و هەموو ئەو سەرکردایەتی سیاسی کورد لە ناو بەشداریان تێدا کرد هەر یەکەی بە قورسایی خۆی. بێگومان چوارچێوەی دەستور بۆ ئێمە زامنی زۆربەی مافەکانمانەکە یەکێتی بەو ئاراستەیە ئیشە کارەکات کە ئێمە لە ماوەی ڕابردوودا ئەگەر چەند ساڵی ڕابردوو بینی ئەو کاتێک کە پەیوەندیمان لەگەڵ ناوەند باش بووە بێگومان دانیشتوان لە هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانی ژیاون ئەو کاتەش کە نێوانمان لەگەڵ ناوەند خراپەوە بە شێوەیەک لە شێوەیەک بە وتاری ئیستفزازی لە هەرێمی کوردستان کاتێک بۆ نمونە ناوەندی دەسەڵات لە بەغدایە استفزاز کراوە بێگومان ئەوەش بە زیان بۆ هەرێمی کوردستان شکاوەتەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سوور و مکوڕە ئەو سیاسەتی ئێستا سەرۆک بافڵ و سەرکردایەتی یەکێتی گرتوویەتیە بەر بە ئامانجی خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵک ئەوە دەرخەری ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا یەکێتی هەمیشە لەسەر ئەو سیاسەتی کە جەنابی مامجەلال سیاسەتی تەبایی سیاسەتی بابەت بوو بە دەستور سیاسەتی سندنی هەموو ئەو مافانەی کە ئێمە هەومن لە بابەتە نەتەوەیەکان لە بابەتەکانی تری کە پەیوەندیدارە بە وزا لە بابەتی پەیوەندیدارە بە خزمەتگوزاری و بابەتی پەیوەندیدار بە موچە هەر بابەتێکی تر کە ئەوەی دەسەڵاتی ناوەندە کە بەداخەوە بەهۆی سیاسەتی تاکڕەوی لە هەرێمی کوردستان زۆر زار کورزیانی زۆری بەرکەوتو ئێستا ئێمە لە ناوەندە وەکو هاوبەشێکی ڕاستەقینە دەرناکەوین لە ئەنجامی ئەو سیاسەتەی کە بە شێوەیەک لە شێوەکان استفزازی ناوەندی کردووە ئەگەر لە وەزارەتی بەرگریەوە بگری لە وەزارەتی پەروەردە تەندروستی کۆی سێکتەر و وەزارەتەکانی تری ناوەند ئێستا پشکی کورد ڕاستی لە هەندێک شوێن ڕەنگە فەراغ بێ وەک پێویست ئێستا ئەو پشکەمان بەرنەکەوتووە کە ئەمەش زیانی زۆری بەر دانیشتوانی هەرێمی کوردستان گەیاندووە. بەڵێ باشە کاکشان ئەوەی بۆ میلەت گرنگە ئەوەیە کە بەبێ جیاوازیکردن یاخود باڵی لایانی بەرپرسانی ئیداری و حکوومەت و هەمووی بەبێ جیاوازی کار بۆ میلەت بکەن. هەر دوێنێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کەرناڤاڵەدا ئاماژەی بەوەدا کە ئێمە بەبێ جیاوازی کار بۆ میلەت دەکەین و ئاماجمان سەقامگیری و ئارامی و خۆشگوزەرانی هاوڵاتیانە. تا چەند ئەمە پەیامە ئەوە دەگەێنێت کە وا بکات کە خەڵک زیاتر متمانیان بێکێتی نیشتیمانی کوردستانە بێ وەکو چۆنە ڕابردوودا متمانیان بێکێتی نیشتیمانی کوردستانە بۆ هەروەها بۆ چارەسەری کێشەکان لە دەرگای یەکێتیان داوە. ئەمە تا چەند وا دەکات کە زیاتر خەڵک متمانی بێکێتی نیشتیمانی کوردستانە بێت و لە هەمان کاتە پێگەی یەکێتی لە بەغداد بەهێزتر بکات. بێگومان دیارەوەی سەرۆک بافڵ ئاماژەی پێکردوەوەی لە ڕابردوش لە باشووری کوردستان ڕوویدا لەو ڕۆژانەی کە یەکێتی خاوەن قووەتێکی زیاتر بۆ بێگومان زامنی هەموو ئەو مافارە دەسووریانی هەرێمی کوردستان کراوە لە دەسووری عێراق و لە دەسەڵاتی ناوەندی بەڵام هەر کاتە یەکێتی لە پاشەکشێدا بێ بە جۆرێ لە جۆرەکان خەڵک زای یەکێتیاندا بێ بێگومان ئەو هێزارێک کە متمانەی دەنگدەرانیان بەدەستێناوە نەیانتوانیا ئەو داکۆچی بکەن لەبەرچی لەبەر ئەو پاشخان و هێزێکی یەکێتی لە ڕابردوو هەی بووە بێگومان یەکێتی توانیویەتی زامنی هەر نمونەی پێکەوە ژیان ئێستا کە لە کەرکووک ئەو سیاسەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دای ڕشتۆ کە پەیڕێوێکە کە دەسەڵاتی یەکەمی ئیداری لە دەستخۆیدایەتی بێگومان ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەم بێ خەڵک متمانەی پێ بکات یەکێتی ئەتوانێت زامنی کۆی مافەکانی پێکاتەکان مافی خەڵک لە هەمان کادا قوت و ژیانی خەڵک لە بەرچاو بگرێ بۆیە زەرور و پێویستە خەڵک بە پەرۆشەوە بە تایبەتی و چەند ساڵی ڕابردووە بینین زۆربەی هێزەکان تاقی کراونەتەوە بەشیشیان هیچیان بۆ نەکراوە بەشیشیان جگە لە سیاسەتێکی ناتەندروست لەگەڵ ناوەند نیانگرتوتە بەر هەر کاتێک پەیوەندی هەرێم و ناوەند پەیوەندیەک بەرەو هەڵکشانە چێ سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیەکی دۆستانە دروست دەکەن بە وتارێکی ئاگرین کۆتایی بەو پەیوەندیانە دێن کە بەبێ ئەوە هیچ دەرەنجامێکی هەبێت و لە هەمان کاتیجا بازە قورسەکەشی لە ماوەی ڕابردوو بینیمان بە وتارس سەیر و سەبەرەکان لە باشووری کوردستاندا زۆر جار دانیشتوانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک نەهامەتی گەورە بوونی تۆ لە سەروی هەمووشیانەوە نەهامەتی بڕینی موچەی خەڵک بە تایبەتی لە دەوائیری مەدەنی ئەبینین کە چەندین ساڵە غەدرێکی زۆر زوڵمێکی زۆر لە فەرمانبەرانە کرێت کە بخۆی پلە بەرزکردنەوە ئێستا وردە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە عێراقی نوێکاری لەسەر ڕاستکردنەوەی سیاسەتی هەڵە و چەوتی
بەشێک لە سیاسیەکانی کورد کردووە ئێستاش سەرۆک بافڵ و ئەو تیمێک کە لە بەغدا کارەکەن بەردەوامی کار لەسەر ئەوە ئەکەن کە ئەم سیاسەتە ڕاست و دروستەی کە لە باشووری کوردستان هەیە بە ئاراستی خزمەتی کۆمەڵانی خەڵک مافەکانی کورد لە باشوور لە ناوەندا بەدەست بێن لە چوارچێوەی دەستوریەکی گەلپەسەندی عێراقا ئێستاش بە گڕوتینەوە بە تامەزرۆی زۆرەوە لە هەمان کاتە بە ئاواتی ئەوە خەڵکە ڕوانێت پێمان وایە ئەم جارەکە متمانەی دەنگدەرانی زیاتر بەدەستبێنێ قووەتی کورد قووەتی یەکێتی هەر کاتێک قووەتەکەی زیاتر بێ بێگومان زامنی مافەکانی هاونیشتیمانیانەکە لە باشووری کوردستان کە ئەمەش تەنها و تەنها لە ماوەی ڕابردوو ئەو هێزانی تاقی کراونەتەوە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ توانیوێتی ئەو کارە بکات و تەنها بە هێزی گەورەی وەکو یەکێتی ئەکرێت. بەڵێ کاک شوان بەردەوام تاکیل لەسەر جێبەجێکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجلال دەکرێتەوە تەنانەت سەرۆک باوڵیش دوێنێ لەو تارەکەیدا لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 221 نیشتیمانی کوردستان تاکیدی لەسەر جێبەجێکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجلال کردەوە. ئەم تاکیدکردنەوەی لە چیوە سەرچاوی گرتووە کە ئەم سیاسەتە سیاسەتی جێبەجێکردنی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجلال لە بەرژەوەندی جگە لە هەرێمی کوردستان لە بەژەوەندی تاوی عێراقیشدایە بە سەرجەم پێکاتەکانیەوە. بەڵێ کاک شوان ئەگە گوێبیستی من بی بەردەوام تاکی دەکرێتەوە لەسەر جێبەجێکردنی سیاسەتی چەپکە گوڵی سەرۆک مامجلال تەنانەت خودی سەرۆک باوڵیش دوێنێ لە وتارەکەیدا لە کەرنەڤاڵی ناساندنی کاندیدانی لیستی 221 نیشتیمانی کوردستان تاکیدی کردەوە لەسەر جێبەجێکردنی سیاسەتەکەی سیاسەتی چەپکە گوڵی سەرۆک مامجلال لەم قۆناغەشدا کە ئەمە جگە لەوەی کە لە بەژەوەندی هەرێمی کوردستاندا لە بەژەوەندی تاوی عێراقدا بەسەر جەم پێکاتەکانیەوە تا چەند گرنگە لەم قۆناغەشدا سیاسەتی چەپکە گوڵەکەی سەرۆک مامجلال لە تاوی عێراقا جێبەجێ بکرێت. بێگومانەوە سیاسەتی سەرۆک مامجلال کە لە ماوەی ڕابردوو لە عێراقی نوێ پەیڕەوی کرد سیاسەتێکە کە ئەکرێ خەڵکانی تر نمونەی لێ وەرگرون لەسەر ئەم ڕێچکە و ڕێبازە بەردەوام بن. خۆتان نەزانن ئەو فترە زۆرەی کە جەنابی مام لە بەغدا بووە هەمیشە ئەم سیاسەتی پەیڕەو کردو لە نێوان ئەم عێراقە ئالۆزەی کە لە نێوان پێکاتەکان لە نێوان مەسەبە جیاوازەکان هەموو شکۆدەنگ بوون و لەسەر بەردەوام لەسەر مێزێک کۆی کردوونەتەوە دوجاریش شوێ خازانجی کردووە بێگومان هەرێمی کوردستان لە بژانەوەیەکی زۆر باشدا بووە ناوەند و باشووریش بێگومان لە خۆشگوزارانی ژیاون بۆیە ئەو سیاسەتی سەرۆک مامجلال کە لە ماوەی ڕابردوودای ڕشتووە ئەو بۆ کۆی هێزە سیاسیەکان لە عێراقا کە ئێستا بەشدارە لە ئینتیخاب زەرورە پەیڕەوی لێ بکەن بۆ ئەوی بتوانن لەبەرەوەی چارەنووسی عێراق تا ئەم قۆناغا زەرورەتی مێژوویەکەوە ئەخوازێ لەم قۆناغەدا ئەم سیاسەتەی سەرۆک مامجلال سیاسەتی پێکەوە ژیان سیاسەتی چەپکە گوڵەکە هەموو دەنگ و ڕەنگەکان ئەکرێ عێراقێکی ئایندە بێ عێراقێک بکە لە ژێر سایەیدا تاکەکانی لە خۆشگوزەرانی بژین بەڵام ئەگەر ئەو سیاسەتی جەنابی مامجلال هەر کاتێک سەرکردایەتی سیاسی عێراقی و کوردستانی لی دوورکەوێت بێتەوە بێگومان بادی زۆر گەورەی بتواوەیە کە لە ماوەی ڕابردوودا چەندین قەیدانی یەک لە دوای یەک لە هەرێم و لە ناوەندیش دروست بوون کە زۆر جار جەنابی مامجلال بە سیاسەتە ژیرانەکەی خۆی ئەم بابەتانەی چارەسەرە کرد هەموو سەرکردە سیاسی و یار و نەیاری لەسەر مێزگۆ کردەوە هەم لە هەرێمایەتی و هەم نێودەوڵەتیش زۆر جار لە عێراقا لەسەر گۆڕەپانەکە بۆیە سیاسەتی سەرۆک مامجلال بۆ ئێمە وەکو خوێندرگایەکی گرنگ وایە بۆ یەکێتیەکان کە پەیڕەوی لێ بکەن کە ئێستا بەم ڕێچکەیە سەرۆک بافڵ و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پەیڕەوی لێ کات لە ئەما کاتژە بۆ لایەنە سیاسیەکانی ترش لە باشووری کوردستان کە ئەگە خۆیان لە دام بە ڕاستیەدا بنێن بێگومان بۆ باشوور و ناوەڕاستیش بۆ لایەنە سیاسیەکان چارەسەری ئەم دۆخەی ئێستای عێراق بە باشووری کوردستانیشەوە تەنها و تەنها ئەم سیاسەتە هێزە نەرمەیە کە جەنابی مامجلال پەیڕەوی لێ کرد سیاسەتی گفتوگۆ سیاسەتی ژیرانە مامەڵەکردن دەستبردن بۆ دەستور بۆ چارەسەرکردنی پرس و کێشەکان کە ئێمە ئەتوانین لەو ڕێگەوە زامنی سەرکەوتنی مافە دەستوری و مافە هەمیشەیەکانی هەرێمی کوردستان بکەین لەژێر سایەشیدا تاکەکان بەڵێ عەفوو هەر دوێنێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی یەکێک لە هەرە بابەتە گرنگەکانی کرد ئەویش دۆسیەی نەوت بوو ڕایگەیاند کە ئێمە بووین توانیمان دۆسیەی نەوت چارەسەر بکەین کە یەکێکە لە دۆسیە گرنگەکان و توانیمانە ئەو دۆسیە بگەێنین بە ئامانج و بکە چەندین ساڵە با بڵین چەندین ماوەی زۆرە تەواوی نەک تەنها هەرێمی کوردستان عێراقیش چاوەڕێی چارەسەرکردنی دۆسیەی نەوت بوون ئەمە تا چەند سەلمێنەری ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت مەحاڵەکان بەدیبێنێت کە ڕەنگە هیچ لایەنێکی تر نەتوانێت بکاتەنە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیە نییە کە دەتوانێت مەحاڵەکان بکاتە ڕاستی
بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان میراتێکی گەورەی هەیە لە ناوەند و لە هەرێمی کە و میراتە جەنابی مام جەلال نەخشە ڕێگەی بۆ داڕشتووە لەسەر مەلەفی نەوت لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی استفزازانە زۆر جارە و مەلەفە بۆ تەمایی دۆخێکی ئالۆزی دروست کردووە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا ئێستا بە سیاسەتی ڕاستەقینە ئەو سیاسەتە ژیرانەی کە سەرکردایەتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوەند گرتوویەتێ بەر ئەوە ڕێگە ڕاستەقینەکەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەم ڕێگاییە کە دەتوانێت لە ژێر سایەیدا بتوانن ئەم نەوت و وزەیە کە هەیە لە باشووری کوردستان لەبری ئەوەی لە ماوەی ڕابردوو کە بۆ تەمای نەهامەتی لەبری ئەوەی کە بۆ تەمای ئیستفزازکردنی ناوەند و بڕینی قوت و ژیانی خەڵک لە هەرێمی کوردستان بتواندرێ ئەم داهاتە جارێکی تر بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت زۆر شت کا بەڕاستی ئەگەر هێز و قووەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئاست خواستە چاوەڕوان کراوەکە کە ئێستا بۆ لەبەردەم هەڵبژاردنێکی داین بۆ ئەوی بتوانێت لەسەر مەلەفی نەوت و مەلەفی وزە و کۆی مەلەفەکانی تری پەیوەندیدار بە لێوان هەرێم و بەغدا بتوانن چارەسەری ڕێشەیان بۆ دۆزرێتەوە بەڵێ بەهێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ زۆر جار دیومانە لە چەقبەستنێک دابووینێ لە باشووری کوردستان کاتێک سەرۆک بافڵ سەردانێکی بەغدای کردو ئەو چەقبەستن و دیواڵی سەهۆڵ بەندانە لە نێوان لایەنە سیاسیەکان تواوەتەوە زەورە دیبلۆماسیەکانی سەرۆک بافڵ و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی دەبینین بە بەردەوامی زۆر ڕۆژێک لێرن لەوانێت لە هەفتانە بچن بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی ئەو پرسەی خەڵکیش ئێستا ڕۆژانە ڕووی لە سەرکردایەتی لە سەرۆک بافڵ لە مەکتەبی سیاسی لە بارەگەکانی یەکێتیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە بۆ یەکێتی توانێت زۆر شت بکات بێگومان مەلەفی نەوتیش لەم دوایەنە دەکای یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک زانی ئەو مەلەفە بە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان تەواو نابێ دەستی بە ئەو بابەتە برد و وردە کۆمەڵانی خەڵک بەو چاوە ئەڕوانن کە ببێت بە داهاتوێکی گەشت بۆ هاونیشتیمانی لە ژێر سایدا هاونیشتیمانیان لەو مەساتەی کە لە 2014 بە تایبەتی دروست بووە وردە بێنە سەر پێی خۆیان بوەستن و لە خۆشگوزەرانی بژین. بەڵێ کەواتە کاکشوان تا چەند گرنگە هاوڵاتیان هەرێمی کوردستان متمانە یاخود دەنگ بدەنەوە بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدادەوە لە شاری بەغدادەوە بەردەوام بێت لە داڕشتنی ئەو نەخشە ڕێگایی کە دوجار لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراقە بەسەر جەمپێکاتەکانەوە. ئەو هێڵە استراتیژی و نیشتیمانی و نەتەوەیی کە پێی وایە هێزێکی نەرم بێ لە بەگەڵ بەغدا ئەو سیاستە ڕاستەقینە تەنها بە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەکرێت بۆیە تکاکارین و داواکارین زۆر هێز تاقی کراوە لە ماوەی ڕابردوو هێزێکیان بە ئاراستەی ئەوە بوو کە هەمیشە ململانەی لەگەڵ بەغدا هەبێ بۆ ئەوەی سەروەت و سامانی ئەو هەرێمە بە فیڕۆ بچێت و بۆ قازانجی خەڵکی بەکار نهێرێ هێزێکی تریش هەمیشە دەنجی خەڵک بە شێوەی پۆپۆلیستی بەدەستهێناوە نەیتوانیوە ئەو سەنگەرە پتەوە پۆڵایی نەبێ لە بەغدادا کۆچی لە هاونیشتیمانیان لە باشووری کوردستان بکە بۆیە ئەوەی سەنگەری ڕاستەقینەی کوردایەتیە سەنگەری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان هەتا متمانەی دەنگدەر بە ئەو لیستە بە تایبەتی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێ هێزە ڕەسەن و ڕاستەقینە کورتپەروەرەکە ئەتوانێت داکۆچی زیاتر لە هاونیشتیمانیان لە باشووری کوردستان بکە ئەو کاتە هاوڵاتی لە باشووری کوردستان کاتێک متمانی زۆری بەدەستێنا بێگومان لە دەست سەرکردایەتیەکی ئەمیندەیە کە سەرک بافڵ سەرکردایەتی ئەکات کە ئەمەش زامنی بەدەستێنانی زۆربەی شایەسەدارایەکانە لە باشووری کوردستان بۆیە داواکارین هاونیشتیمانیان لەسەر ئاسە جیاوازەکان دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستە سەوزەکەی خۆیان لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە قووەتی کورد کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتەکە بێگومان توانێت زۆر شتی گەورەتر بکات کە لەوەی کردوێتی. باشە کاکشوان یەکێتی نیشتیمانی کوردستان نەک تەنها لە کاتی ئەم بانگەشەیە هەمیشە گرنگی بە سەرجەم سێکتەر و لایەنەکانی ژیانداوە لە گەنجان لە ژنان لە کرێکاران لە هەموو چین و توێژەکان بەرنامەی تایبەت بەخۆی هەبووە پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت لە نەک تەنها لە هەرێمی کوردستان لە تەواوی عێراقدا بتوانێت بەرنامەیەکی نیشتیمانی داڕێژرا و بە یاسا و تەنزیم دابڕێژێ کە هیچ لایەنێکی تر ڕەنگە هەر بیریشیان لێ نەکرد ئەم بەرنامە نیشتیمانیە دابڕێژن. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان توانێت و ئێمە نمونەشمان لە بەردەستدایە ئەوەی ئاماژەمان پێکرد لە کەرکووک باشترین نمونەیە کە ئێستا کە لە ماوەی ساڵی ڕابردوو سەر ڕای هەموو ئەو ئاستەنگ و بربەستانەی کە لە بەردەم ئیدارەی خۆجەیی کەرکووکدا هەیە
ئێستا بە شایدی هەموو لە یەکتوانیویەتی ئەو هێڵە نیشتیمانی و نەتەوەیە کە ئامانستیدا خزمەتکردنی هاو نیشتیمانیان بێ تاک سنتەر بێ لەم بابەتێ بێگومانیشێتی نیشتیمانی کوردستان نەک لە هەرێمی کوردستان ئەتوانێت سیاسەتێکی وا بەکاربهێنێ لە ناوەند و لە باشووریش سوود و ئەزمموی لێوەگرن بەڵامەوە بەچێکرێ بە قووەتی یەکێتی و ئەو ڕێژە دەنگە کە پێچێت و ئەو کورسیانێک کە ئەتوانێت داکۆچی لە ناوەند لە مافەکانی خەڵک بکەن بێگومان ئەو سیاسەتە ئێستاکە بە چاوی خۆمان لە میدیاکان لە یار و نێارە بینی لە کەرکوو ئەو هێڵە استراتیژی نیشتیمانی نەتەوەیە کە بە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتی و تاک وەک بە ئامان ژیراوە لە خزمەتکردن تاک بە شێوەیە کە جیاکاری نەکا لە نێوان پێکاتەکان خۆتان نەزان لە عێراقی ئالۆزا پێویستە بە سیاسەتێکی نیشتیمانی و نەتەوەیە هەمیشە دوور لە بغز و ڕق و کینە سیاست بکرێ بێگومان ئەو هێزەی کە ئەتوانێ ئەم بابەتە ئەنجام بدا یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک نمونەی گەورەمان لە بەردەستدایە ئەکرێ ئەو نمونانە ببنە نەخشە ڕێگەی شاڕێگەی کارکردنمان هەمجارمان لە بەغدا پەیڕەوی کرد ئەو هێڵە استراتیژی نیشتیمانی تەوەی بۆ خزمەتی سێکتەرە جیاوازەکان ئەگەر دیقەت بدەی ئێستا گەر بگەڕێ توێژەر بگەڕێ بە دوای کارەکان لەو کاتە بێگومانیشێتی توانیوێتی ئەم کارانە بکات. باشە کاک شوان من دوا پرسیارە لێ یەکەم بانگەشەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ڕاپەڕین چۆنە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام تاکید دەکاتەوە لەسەرەوەی کە پێویستە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی شارستانیانە و هێمنانە بەڕێوە بچێت لە دەڤەری ڕاپەڕینی ئەزیز پرۆسی بانگەشە چۆن بەڕێوە چێ؟ بێگومان پرۆسەیەکی مۆدێرنە یەکێتی لە هەڵبژاردنێک پلان و بەرنامەی خۆی هەیە لە هەڵبژاردنە زمینەی کارکردنی بۆ هەموو لایەنە سیاسیەکانیش لەبەرەوەی هێزی حکومڕانە لە دەڤەرەکە ڕەخساندووە بەبێ ئەوەی هیچ کەسێک ڕۆژێ لە ڕۆژان شەکوایەک یان سکاڵایەکی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێت بە جۆش و خڕۆجیشەوەی پەیوەندیدارە بە ناوخۆی یەکێتیەوە سێکتەرە جیاوازەکان ڕۆژانە ئۆرگانە جیاوازەکان لە کۆبوونەوەدان بە ئامانجی سەرخستنی لیستەکان بۆیە زمینەیەکی لەبار دروست کراوەکو ئیدارەی خۆجەیی لە سنوورەکە بۆ خۆی لایەنە سیاسیەکان کە بتوانن بانگەشەیەکی هێمنانە و مۆدێرن بنیاد بنێن کە ئەوەی ئێستاکە سەردانی دەبەری ڕاپەڕین بکرێ بە هەموو سنوورەکەەوە ئەمە بەرچاوەکەوێت ئەم شێوازە هەموو لایەنە سیاسیەکانی تر ئەتوانن کەمپینی خۆیان تێدا بکەن ئەتوان پەیامەکانی خۆیان ڕوون بکەنەوە بەبێ ئەوەی هیچ بەربەستێک هیچ خروقاتێکە بێ ڕۆژێ لە ڕۆژان بۆ هێزێکی سیاسی کە دروست بێ لە دەڤەری ڕاپەڕین بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنامەیەکی نوێ و بەشداری لەم هەڵبژاردن دوای هەڵبژاردن گۆڕانکاریەکە بێگومان ئەوەش جێگەی دەستخۆشیە لەلایەک و لەلایەکی جێگەی ئومێدی زۆری شەکە لە داهاتوودا هەڵبژاردنەکانی تر هەموو ئەو کێماسی کۆم و کوڕیانە وردە وەڵا بندرێن بۆ ئەوی بتوانن هەڵبژاردنەکەش ئێمە شوک و میلەتانی دنیا کەمپینی هەڵبژاردن بکەین و بە ئامانجی سەرخستنی لیستەکانی خۆمان. بەڵێ ئێمە شیوادارین کاک شوان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو گفتوگۆ بەهێزەی کە لەگەڵ ئێمەت کردو کە ڕاستەخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ شوان شێخە کادری پێشکەوتووی یەکێتی دەست خۆش.